ئیلاهی بۆچی بەختی من هەردەبێ شەقاوت بێ نابێ ساتێ ژیانی من بەخۆشی و سەعادەت بێ ئەم بەختە ڕەشە داد بە من شەوی یەڵدایە دائیم هەر هیلاکی و غەمە مەگەر لە مردنا ڕاحەت بێ سەرباری ئەمەش هەژاریت کردە هاوڵی عمرم ئیتر کەی هاتم بێ ڕۆژم هەر تار و نەهامەت بێ منعی ماری غەم ناکا گەر ڕۆژی سەد جار بمگەزێ جارێ شادی بێتە دڵ سەد جار دەبێ مەناعەت بێ دەردی ئەم گەلەش سەرباری گشت کەوا شێواون بۆ سوودی خۆ یەک دەخەن وەک دنیا بێ قیامەت بێ شێران گیرۆدەی زەمانەن ڕۆژی درۆ و فەسادە دەرد و نەکبەتی دەبێ هەر بۆ پیاوی شەجاعەت بێ هەموو ئیدراک و خەیاڵیان چۆتە سەر فلس و پارە زانین فێڵە لە یەک عەقڵ دەبێ بە شەهادەت بێ پێشکەوتنە هاوسێ حاڵی هاوسێ نەپرسێ عەیبە عەیبە بۆ کوێ باری کرد تاکەی ئەم شارە بێ سەخاوت بێ ئەم شارە لەسەر بناغەی پیاوەتی بنیاد نرا حەیفە ئەمڕۆ بەدەست ئێوە وا تووشی خەرابەت بێ سڵاوی خوای گەورە و میهرەبانتان لێبێ عەزیزان و بینەرانی خۆشەویست خۆشحاڵین لە ئەڵقەیەکی تری بەرنامەکەی خۆتان بەرنامەی خەڵوەت پێتان گەشتووینەتەوە لەو کە لە پور و فەرهەنگە دەوڵەمەندەی زانایان و شاعیرانی کورد هەوڵەدەین یەکێکی تر لە شاعیرە هەڵکەوتووەکانی کورد یەکێک لە بەرهەم و دەرچوانی حوجرە و خانەقاکانی کورتان پێ بناسێنین و تیشکێک بخەینە سەر ناوەڕۆک و مەبەستەکانی شێعری ئەو بەڕێزەکە ئەویش شێخ فاتیحی شێخ فەتاحی دۆڵانی ناسراو بە فەتحیە فەتحی لە پاڵ ستایش و مناجاتی خوا لە پاڵ پیا هەڵگوتن و وەسف و ستایشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵێک شێعری بەرزی جوانی کۆمەڵایەتی و نیشتیمان پەروەری و خۆشەویستیشی هەن ئێمە هەوڵەدەین ئەوانەی کە باسی خواناسی و خۆشەویستی پێغەمبەری نوری چاومانەکەن صلی الله علیه وسلم هەڵیان بگرین بۆ مانگی مەولودی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم لە مەڵقەیەدا زیاتر قسە دەکەین لەسەر ژیانی فەتحی و مەبەستە کۆمەڵایەتیەکانی شێعری فەتحی و جوانکاری لە شێعری فەتحیە زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا عەبدولسەمەد شێخ فاتح هەم زانای ئاینی و هەم کوڕی شاعیر فەتحی میوانی ئەم ئەڵقەی بەرنامەکەم دەبێت جەنابی مامۆستا پڕ بەدڵ سوپاس دەکەم سوپاس بۆ ئامادەبوونت منیش بە خاتی ئێوەکەم بۆم بەرنامەیە بەڕاستی جێی خۆتان کردوێتەوە کە بم شێوەیە ئەو شاعیرانەی کە کەم ناویان هەیە باسییان نەکەن بۆ ئەویش بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گیرگفتانەی کە بەسەر کۆمەڵی کوردیا هاتووە بە تاوەتی لە سێمانیە کە مای خۆشحاڵی و ئینشاءالله سەربەرز و سەگەوتوو بن ئینشاءالله تعالی من زۆر سپاس دەکەم فەتحی دیوانەکەم خوێندەوە کۆمەڵێ شێعری زۆر بەرز و جوانی هەن هەر لە سەرەتاشەوە بە وەسف و ستایشی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم دەست پێکا ئێمە ئەوە هەڵەگرین بۆ ئەڵقەیەکی تر کە ئەیخەینە مانگی مەولودەوە ئینشاءالله بەڵام کۆمەڵێ شێعری بەرزی کۆمەڵایەتی و خۆشەویستی نیشتیمان و خۆشەویستی بە گشتی تایەتی کە لە ئاستێکی زۆر بەرزان ینی کە بە تایبەت دەردی کۆمەڵایەتی کە وەکو ئەوەی کە ئەزانم لە پێشەکەیان نووسراوە فەتحی ماوەیەکی زۆر لە دوای کۆچی دوایی باوکی لە سلێمانی دانیشێ هەستەکەی لە ڕابردووە سلێمانی هەڵگری کۆمەڵێ سیفات و ڕەوشت و عرف و داب و عرفی جوان بووە بەڵام فەتحی ڕەخنە ئەگریان بۆونە داغ لە دڵ و خەفەتبارە لەوەی کە سلێمانی وردە ئەم سیفەتە جوانانەی مرۆڤ دۆستی و پێکەوە ژیان و دراوسێ چاکەکردن لەگەڵ دراوسێ وردە بەرەو کەسبوون و کاڵبوونەوەچن کە ئێستا ئەگەر فەتحی بمایە گونجە زۆر داغ لە دڵتر و خەفەتبارتر بووە کە ئێمە ئێستا ئیبینین خەریکە تەنانەت پەیوەندیە کۆمەڵایەتیە پلەیەکەکانیش بەرەو کاڵبوونەوەچن کە ئینشاءالله وا نابێ پێم خۆشە لەبارەی شێعرە کۆمەڵایەتەکانی فەتحیەوە قسەم بۆ بکەی فەتحی لەگەڵ ئێش و ئازاری خەڵکی سلێمانیان ژیاوە چکە هەم
کێشەی کومەڵەتەکان بۆ چارەسەر کردوون ئەو سەدەمە هەموو کێشەکان هاتووە لە ئەو چارەسەری کردووە یەکێ بۆ ناسرااو بۆ لە سلێمانیە خەڵک پچڕای پێکردو بۆ هەموو جۆشتەکان بۆ نمونە جوولەکان کە لە خوار چوارباخەوە بووە هاتوومە لای باوکم هاتوومە لای فەتحی هەتا نەخۆشی ناوە لای فەتحی کە دوعای بەسەرا خوێنێت ئەم گونجاندنە ئەم پێکۆژیانە زۆر نمونە بووە هەتا ئەمان شتیان لە جوولەکان کڕیوە دفکیان لێکریوە ئاوتونان لێکریون بەم شێوەیە عەلاقەیان زۆر گەرم بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەدینە چێ بۆ لای کوڕە جوولەکەی کە نەخۆشە بەڵێ وەڵامی داعوەتی ئافرەتێکی جوولەکە داتەوە لە خەیبەرا کە دوایی بۆنە ژەهر خواردووشی ئەکا پێغەمبەری خوا کەواتە ئەم پێکەوە ژیانە شتێکی ئەوەی کە ئێستا خەڵک بەلایەوە نەنگی یام جێی سەرسوورمانە سەرچاوەکەی لە پێغەمبەری خواوە هاتووە صلی الله علیه و سلم فەتحیش جارێکی تر پراکتیکەی کردوێتەوە سلێمانی کاتی خۆی ئۆتێلیتیان نەبووە لە سلێمانە میوانخانە زۆر کەم بووە ئەوی کاتوو دە ناوچەی سلێمانیەوە لە ماڵان ماوەتەوە دۆستێنە کەم بووە بچێت لە میوانخانە نەبووە بۆ شێوە ئێوارانش خەڵک لە مزگەوتەکانە سەیری کردووە گە یەکێک بێگانە بووە بەڵێ دەستیان گرتووە بردویانەوە بۆ ماڵی نوێژ ئیسحاقی کردووە نانی خواردووە حەسابەتەوە دوای یارمەتیدانی یەکتری یارمەتی یەکتریان داوە لە سلێمانیە هەتا باوکم فەتحی بەڕەحمەت بێ بیرم لێ داوای کرد کە هێنە بکەن سنووقێک ئەو سەردەمە سنووقی یارمەتی ئەوەی کە بەڕەحمەتی خۆی کە وەسی باش بووە پارات تێدا ناوە بۆ یارمەتی خەڵک ئەم سەردەمە بۆ شەو کەتە بۆ شوێ بووە مەسا بێکە ژیان نانم بێکە خواردووە دراوسێ نانی هەمە دراوسێ دراوسێ نانی باشێ بووە بۆ یەکتیان نەبرد حوجەکان حوجە ئەو سەردەمە ئەرچی لەسەر خەڵک بوو خوبان بەسەر حکومەتەوە نەبوو خواردنی مامەساش و پێویستی مەزگەوتیش بەسەر خەڵکەوە بۆ کاتە هەفسەیەک ئێستا سلێمانی بۆ شوێ نەماوە ئەوەی کە لە سلێمانیا هەیە زۆر گۆڕاب ئەو کاتەوە گۆڕاب بووە ئەو کاتە و خەمی خواردووە لەو شارە کە چەندێک گۆڕانی بەسەرا هاتووە ڕێز کەمتر بۆتەوە یارمەتی کەمتر بۆتەوە دا فەتحی ئاگای لە هەموو گۆڕانکاری ناو سلێمانی بووە بۆ نمونە جاسووسی هەبووە پێیانەوە لوتبڕاو بەڵێ ئەو لوتبڕاوە سەردەمی عەبدولکەریم قاسم بەڵێ جاسووسی کردووە ئەی کوژن لە سلێمانیا پێی باشە ئەمە ئەیکا بە شیعر کە ئەوە ئیشی کورد نییە جاسووسی بکە بەسەر کوردەوە یان بۆ وفاتی ئەو شاعرانەی کە لەگەڵ یا ژیاون بۆ هەمویان شعری وتووە نەجمەدین مەلا و شێخ محەممەد ئیقبال و بۆ حتا بۆ داخرانی گۆڤاری هەتاویش خەمەتی خۆی بەڵێ دەری بڕیوە عەلاقەی لەگەڵ ئەحوانە هەبووە عەلاقەی لەگەڵ ئینشا هەبووە قورئانی جیهانی ئەلواستا کە نەمایان بەیەک و نسوە بەیەکەوە هەتا برایەکمان بوو ناوی عەلباسط بوو ناوی عەلباسط نامەی بۆ نارد وتە ناونا عەلباسط بەناوی تۆوە بەڵێ بەڵێ ئەمانە ئەمان ئەمە دەری کە فەتحی عەلاقەی زۆر فراوان بووە هەم بە سلێمانیەوە هەم بە کێشە وڵاتیانەوە دەرسی خۆی مەلا لە کۆمەڵگەی کوردیان ڕۆڵی موسلحێکی زۆر دڵسۆزی بینیوە ینی مەلا لەگەڵ ئێش و ژان و خۆشی و شایی میلەتەکەی ژیاوە واتە شەو ڕۆژ لە خزمەتیانە بووە و هەوڵی داوە هەم کێشە کۆمەڵایەتیە کان چارەسەر بکە هەم عورف و دابەن جوانەکانیش لە شعر و لە وتار و لە ماوعیزەکانی خۆیان جیان بکاتەوە بۆ ئەوەی خەڵک زیاتر لە سەریان بڕوە بەڵێ بەڵێ مەلا فەتحی وەکو ئەرزم کردی هەتا بۆ بۆنەی تریش لە هینە 6 ئەیلول شۆڕشی بەدەی سەرا 1930 بەڵێ ئەلۆشە هەر شعری خۆی وتووە فەتحی کە جوان باسێگا ئەو شۆڕشە کەسێنە گەورە بووە و چۆن خوێنی کورد لە شوێنیان ڕزاوە باشی ئەوشی کردووە باشی چی ڕووی داوە ئەو کتێبە بەشە فەتحی لە بواری نیشتیمان پەروەریش دەستێکی باڵای هەبووە خۆشەویستی نیشتیمان و دژایەتیکردنی جاسووس و سیخڕ و ستەمکارانی دژی میلەتەکەی ئەوە فەتحی بەوانە دایما بشعر ئەسی خۆی دەربەریەوە بۆ ئەو جۆرستانە جنای مامۆستا من ئەو شیعرانەی کە ستایش و وەسفی پێغەمبەری خوان صلی الله علیه و سلم هەڵم گرتوون بۆ بەرنامەیەکی بە دەر لەوانەی کە ڕاستەوخۆ دەڵێ یا ڕەسوول الله صلی الله علیه و سلم یان بۆ منە باسیەکە شعرە خواناسیەکانی تری فەتحی کامانن ئێمە چۆن بیان ناسینەوە و تا چەند شعری خواناسی بەشێک لە دیوانی فەتحی داگیر کردووە زۆری تیا هەیە جا خۆی هەموو ساڵێک مەولی کردووە مەولودنامەی هەموو ساڵێک ئەوە خۆی لەرچ خۆی ئەو سەردەمە کە هێشتا کەمەکەرا ئەو گەڕەکە کۆ بوودەوە خەڵکی بەیان کرد لە هەموو سلێمانیەوە هاتن لەوێ دانیشتن مەولای خۆی خوێنەوە خۆی بۆی خوێندنەوە
ڕاستە بەێ ئەوش کردو فەتی هەموو ساڵی ئەو کردووە بەڵێ جەنای مامۆستا ئەو شعرانەی کە زۆری وتووە بۆ دیژدینە بۆ نمونە باسی هینی کردووە دڵی ئینسان کە ئەبێت چۆن باش بێت ئینسان چۆن بێت بەخۆچکەوتی لە چۆن بێت ژنبێت ئەبێت چۆن بن ئەلادی ئەبێت چۆن بێت باسنەوەی هەموو کڵێ بە شعر بۆ نمونە ئەمە شعرا ئەڵێت چەند شەو ڕۆژە دڵم ون بووە نازانم دیسان بۆ لای کێ چووە هەر دڵم بوو بە کوچەی شارە جارم بۆ ئەدا سبح ئێوارە هەرچەند دێگەڕام دڵ نەبوو پەیدا وتم هەم دیسان خۆیدا بەوەیدا شوێن پێی دیار نەبوو بۆ هەرلا ئەچووم نائومێد بوو لێی زۆر بۆی هیلاک بووم لە پڕ بای نەسیم دەرکەوت لەولاوە سۆراخی دڵی تەواو جێراوە وتی ئەگەڕام بە شاخ و کێوە بە دەشت و هەردا بە دۆڵ و شیوە دڵێکم بینی بێکەس و هەژار بێ هاوڕێی هاودەم غەبار و بێیار دیم لە مەدینە بێکەس کەوت بوو لە پاڵ دیوارێ بۆ خۆی خەوت بوو چاوە چاوی بوو بۆ یەک دڵسۆزێ پشتی بخورێ نێوجانی بدۆزێ هیچ کەسێ نەهات هەرچەند ئەیناڵان تەپاوتلی بوو لە ناو کۆڵانان معلوم ئەو دڵە خوێڕی کرابوو بۆیەوە بێناسفڵێ دەرابوو ئۆخەی سەد ئۆخەی داخی دڵ کەم بوو کە دەرکراوی دەرگای عالەم بوو با هەر بکەوێت ئەو گۆڕن ئەوە گۆڕی بێت سەجی ماڵانگەر ئەبێ خوێڕی بێت ئەمەش تەمەەن دڵی مەدینەوە بووە لای شوێنە دڵی ئارەمی نەگرتووە فەتحی ئەوەی کە بێ خودی ژەڵێ یەکێ لە غەزە لە زۆر جوانەکانی داخۆ بە چ شوێنێکەوە گیرسابێت دڵی من خزمەتی سالاری مەدینم بێ خودی ژەروە شتێکی جوانی هەیە ئەمە شوێشکە دەری بڕیوە ئەڵێ دڵم دنیان گەڕام لێ کەس ئاسوودە نەبوو تەنها لە پێغەمبەری لە مەدین ئاسوودە بووە ئەویش پێم باشە لە کوچێکی مەدینە لەوێ بێ قەیم هەدەم شەڕی پێغەمبەری خوایە لێ بخۆیم کە پێم خۆشاوە ئەو عشقەکە هەی بووە گەلێ گەورە بووە بە پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ڕاستە حتا جەنای مامۆستا لە لاپەڕە 45 شتێکی تری تایە هەمووی بە ئایەتی قورئانی پیرۆز تێڵ کێش کردووە کە ئەمەش یەکێکە لە داهێنان ئەدەبیەکان مەیلی یارەکەت نەفەوتێ سادەخیلت بم حتا حین ئەگونجێ ئەمە ژەر مەبەستی خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا بێت مادام هەمووی بە ئایەتە یارە ئەوەی قوربان ناشتا دیارە گۆرانی بۆ یارت بڵێ حتا یەئتیەکە اليەقین چونکە قورئانە فەرمێ فاعبد ربك حتى واعبد ربك حتى يأتيك اليقين ئەنی مرۆڤ ئەبێ هەمیشە ڕێبواری ڕێگەی عەشقی خوایی بێت تا ئەو کاتێک کە مردن ئۆقەیە بێت و یەخەیەگرێ ئەمیش بە گۆرانی بۆ یارت بڵێ گونجانی مەبەسمێ پیا هەڵگوتن و ذکر و یادی خوا بەڵێ تا لەژێر سێبەری زوڵفی یارە خۆت بشاریتەوە هەرگیز احتیاجت نابێ بە سایەی شەجەڕەتە من یەقطین ئەمە ژەر مەبەستی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم تەمەەن وەختەوەی هاتووە ئەگەر تا ڕێگابیس پێغەمبەری خوا بگی صلی الله علیه وسلم چۆن یونس کاتە دەرەوە لەژێر لە ناودین ماسیەکە چۆژێر ئەو دارەوە من یەقطین چۆژێر گەڵای کوولەکەوە ئەمە قورئانە فەرمێ تەمەەن بۆی ئەو یونس کە چل ڕۆژ دەستکی ماسیەکە بوو جای نەرم بووبەوە تا گەڕی ئەو کوولەکەیە ئەمەە گرنگە مێشو مەغ ناچی بەلایە بۆیە چووە ئەو گەڵایەوە تا مێشتی لێ نەیاد جانی نەرم بووبەوە جانەکە تۆ لەمە پێغەمبەری خوا ڕاست ئەو ڕێگای بگریت پێویستی بەوەش نییە پێغەمبەر خۆی داتە بەخشێ بە ڕەحمەی خۆی ینی تەنانەت مەبەستیەوەی ئەگەر تۆ شوێن پێی پێغەمبەری خوا بگری صلی الله علیه وسلم تەنانەت پێویستی شت بەو گەڵایە نییە ینی لێرە پێت دەڵێ شوێن کەوتوویەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر جار لە شتی تر زۆر گەورەترە ئەوەی کە مەحویژە فەرمێ کەسێ جێ هەڵتروشکانێکی لەو بەرقاپیە دەستکەوت بە عاری دێ بڵێن ئەو جێگە وەک تەختی سولەیمانە ینی کەسێک هەر ئەوەندەی هەڵتروشکانێکی لە بەردەم قاپیام لە ناو بازنەی پەیامی پێغەمبەری خوا ئەوەی دەستکەوێ ینی ئەگەر خەڵکێک بڵێ ئەم جێگەت وەکو تەختەکەی سولەیمان گەورەیە هێشتا بەلای نەنگی و عیبێ غەدری لێکراوە بەڵکو ناو بازنەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە تەختی سولەیمان گەورەتر و باشترە بەڵێ خۆی شەکان هەمووی هەتا جەنای مامۆستا سەیری چاوی یارم گەلێ لە تاقی مزگەوت خۆشترە هەمیشە برۆ بە تاقی حتا حاجی قائر لە
وەسفی جوانی پێغەمبەری خۆیان فەرمێ کە شەیتان تاقی میحرابی برۆی تۆی دی وتی یا ڕەب لە سەجدەی حەزرەتی ئادەم سەری خۆم بۆچی باداوە هەمیشە وا دەڵێ سەیری چاوی یارم گەلێ لە تاقی مزگەوت خۆشترە هەموو عالەم هاواریە لیتەڕەونەها عەینە اليەقین بەڵێ فەرموو يعني ئەمە ئەڵێت حەچەنی هەوڵبەیت بچی بۆ ئەمەدا بکەیت کە بچای خۆت پێغەمبەری خۆت بینی ئەوە لە منعەتی خۆشترە جا بەخەو بێ بەڕاستی بێ لەو دنیا بێ هەر گەورەیە بەڵێ قاپی مەیخانە تا بەیان ئەم شەو ئاوەڵا بوو وتم کە هذه جەنات عەدن فادخلوها خالدین ئەگونجێ مەبەستی بەهەشت و قیامەت بێ قاپی مەیخانە تا بەیان ئەم شەو ئاوەڵا بوو وتم کە هذه جەنات عەدن فادخلوها خالدین ناخۆی کۆڕی مەیخانە لا شاعران کۆڕی ذکر و حریفانە قوربان بەڵێ ساقی و مەی و مەیخانە شتی معنەوی و عرفانی ئەمی ئەوە فەرمێت ئەو کۆڕەی کە دانیش باسی خوای تیا بکەیت هەم باسی پێغەمبەری تیا بکەیت ئەو بۆم باشتە بچۆ لە ئەو قورئانە دابنیشە کە کۆڕی بێدارانە کۆڕی ئەوانەیە کە دڵیان ئاگادارە لە دڵ ئاگان لە هەموو شتێک هەیە مەقسەی ئەوەی قوربان بەڵێ من ڕەوا بێت بەڵێ دوای ئەو دەفەرمێ دەڵێ ڕوخسەتی وەصلت هەر سووتانە بە یادی من نحن جعلناها تذكرة ومتاعا للعقوين للمقوين بەڵێ لای غەڵەت نووسرا بەڵێ ئەوەی دەردی عەشقی نەوێ چوزانێ ئەم معنایە کە لە ئین هذا لهو الحق اليقين هەر نقطەیە فەتحی کەوتە بەرچاوت لە ڕووی یار بڵێ الحق ڕاستە تەبارەک الله ئەحسن الخالقین ئەحسن الخالقین زۆر جوانە بەڵێ یعنی ئەمە گەورەی خوا دەرەخات هەرێک کە تۆ ئەیبینین لە کەون و کایناتە هەرەوەی بڵیت ئەو ئاەتە بڵێکە خوا هەموو خەڵقێک چاکتر و گەورەترە کە ئەم شتانی دروست کردووە ئەم کەونە بەم ماجەرایەوە کە هەیە بەم هەموو گەورەیەوە کە هەیە ئەم ئینسانە بەم جوانەیە کە دروست کراوە ئەم مەخلوقە هەمووی بەڵگەی گەورەی خوای گەورەی پیشانەیە حتا بەدوای ئەوە لە پڕەچل و حەوتە هەر شعرێکی تری زۆر جوانی تایە لەسەر شکلی کلاسیکی قەدیم مانی بە سوورەتی ڕووی تۆی گەر تەشبیەکە حوسنی قەمەر ئەی چی دەکا لە دوو تەرەف پەرێشان زوڵفی معەتەر دوو مارن یا دوو شەون یا دوو سوپای ئەندێشەی عەشقن نیگاهی فەیزی ڕەحمەتن بۆ عوشاقی دڵ و دینبەر شاهیدت بۆ چییە یەدی بەیزاد دائیمەن نوربەخشە چونکە یەدی بەیزا یەکێ بوو لە موعجیزەکانی حەزرەتی موسا ئەنی ئەڵێ تۆ ئەوت بۆ چییە بێ وەحی موعجیزەی حوسنت دیارە لە دنیا سەرانسەر چییە سڕی زوڵف و ڕوود وا جەمعی کوفر و ئیمانەکەن سحرێکن تەفرەی هۆشدەر دوو هیلال و دوو ماهی ئەژدەر جوانە بەڵێ ئەمە تەمان فەتحی لەو شعرا هەنێشتی دەرخستووە بۆن باسی کوفر ئیمانەکات باسی ڕەوشی دەوان ڕۆشی خراپەکات ڕەوشی خراپی کردووە بە شەو بە زوڵفی وەکو چۆن کفریش تەشبیه بە تحریکی ئیمانیشی تەشبیه کردووە بە الله نور السماوات بەڵێ ئیمانیش بە نور و ڕووناچی بەم شێوە تەشبیه کردووە ئەخلاقی جوان بە نوری وەسفی کردووە ڕەوشی جوان بە نور و ڕووناچی وەسفی کردووە بەڵێ جەنای مامۆستا یەکێکی تر لەو شعرانەی کە تا ڕادەیەک باسی دواکەوتووی کۆمەڵایەتی ئەوە بوو کە لە پێشەکەکەیان خوێنمەوە ئیلاهی بۆچی بەختی من پێم خۆشە هەم قسە لەسەر ئەوە بکەیت و شعرەکەش بخوێنیتەوە ئیلاهی بۆچی بەختی من هەر دەبێ شەقاوەت بێ نابێ ساتێ ژیانی من بە خۆشی و سەعادەت بێ ئەم بەختە ڕەشەداد بە من شەوی یەڵدایە دائیم هەر هیلاکی و غەمە مەگەر لە مردنە ڕاحەت بێ سەرباری ئەمەش هەژاریت کردە هاوڵی عمرم ئیترکەی هاتم بێ ڕۆژم ئیترکەی هاتم بێ ڕۆژم هەر تا ئیترکەی هاتم بێ ڕۆژم هەر تار و نەحامەت بێ من ئیماری غەم ناکا گەر ڕۆژی سەد جار بمگەزێ جارێ شادی بێتە دڵ سەد جار دەبێ مەناعەت بێ دەردی ئەم گەلەش
سەرناهی گشتی کەوا شێواون بۆ سوودی خۆیەک دەخەن وەک دنیا بێ قیامەت بێ شێران ژێرۆدەی زەمانەن ڕۆژی درۆ و فەسادە دەرد و نەکبەتی دەبێ هەر بۆ پیاوی شەجاعەت بێ هەموو ئیدراک و خەیاڵیان چۆتە سەر فلس و پارە زانین فێڵە لە یەک عەقڵ دەبێ شەهادەت بێ پێشکەوتنە هاوسێ حاڵی هاوسێ نەپرسێ عەیبە بۆ کوێباری کرد تاکەی ئەم شارە بێ سەخاوت بێ ئەم شارە لەسەر بناغەی پیاوەتی بنیادنە حەیفە ئەمڕۆ بەدەست ئێوە وا تووشی خەرابەت بێ ئەو کاتە وای فەرمووە ئەو کاتە وای فەرمووە طەبعاً وا دیارە فەتحیش هەژار ژیاوت بەڵێ ئەرز بکەم تەمەن موچەوە ناکردووە لای حکومەت ئەو کاتە کە ئیجازەوە کردووە هەنێ موچە بڕایەوە ئەو وتی من نامێەوە بچەم پێویستم بەوە نییە ئەوەشی هەڵفز کرد لە دیلی خۆیە موچەم بۆ چییە من لەناو دانیشتوم باسی هەندێک دەردی کۆمەڵایەتی ئەگونجە شاری سلێمانی بکات چونکە کە ڕاستەوخۆڵێ ئەم شارە ینی ئەگونجێ بۆ بەڵێ کە زوو ئەزمان کردی ها ئەو سلێمانی شوێنی پێکەوژیان و یارمەتی و خۆشی بوو دراوسیاگای لە دراوسێ نەبێ اینجا شێران گیرۆدەی زەمانەن ڕۆژی درۆ و فەسادە ئەوانەی کە پیاون ئەوانەی کە مردن ئەوانەی کە ڕۆژێ لە ڕۆژان نیشتیمان پەروەەر بوون ئەوانەی کە ڕۆژێ لە ڕۆژان خیانەتیان لە میلەتەکان نەکردو بۆ بەعز بەڵام ئێستا بە پێچەوانە بۆتەوە ئێستا ئەمان هەژار و دوو بەرکەنارکراون خەڵکێک کە تا دوێنێ جاش و مستەشار و خۆفرۆش و جاسووس و خیانەتکار بۆ ئێستا ئەگونجێ بیرە نەوتی هەبێ ئەگونجێ فێلای هەبێ ئەگونجێ سیارەی باشی هەبێ معاشی باشی بۆ بڕاوەتەوە بەڵام نەفەری وامان هەیە دەڵێ چوار کوڕم لە ڕێی کووردا شەهید بۆ ئێستا بە فەقیری و باژاری ئەژیم لێرەدا دەڵێ شێران گیرۆدەی زەمانەن ڕۆژی درۆ و فەسادە دەرد و نەکبەتی دەبێ هەر بۆ پیاوی شەجاعەت بێ ینی ئەو پیاوەی کە مرد و بۆ خوا سوڵحا و باشە بێت دەرد و خەفەتەکە بۆ ئەو بێ چونکە ئەم درۆ دەلەسە و ماستاوچێتی و جاسووسێتی و بەرتیل و ڕەشوەدان نازانێ هەموو ئیدراک و خەیاڵیان چۆتە سەر فلس و پارە ینی کۆمەڵگەیەکە کە بۆ پارە ملی یەکترەشکێنن برا زوڵم لە خوشکەکەیەکە میراتەکەی ئەخوا خەڵک بە ئیمزایەک بۆ نمونە دەچێ معاشێ بۆ خۆی ئەبڕێ بندیوارمان زۆر بووە زانین فێڵە لە یەک عەقڵ دەبێ بە شەهادەت بێ ینی ئێستا شێخ مەحموودی حەفید بە ڕەحمە دەبێنەرەوە بەڵام لەبەری کە شەهادەی نییە ئەگونجەی تر خەڵک پێی وایە حتا زۆر جار بەجلی کوردیەوە دەچیتە دایرەکانەوە کارمەندێکی نەخوێنەوار پێ دەڵێ حاجی گیان بڕۆ لە دەرەوە لە کاتێکا یەکێ لەوانە مامۆسای زانکۆ بۆی وتومە دادەگیان من تۆ والدت چەندە وتێتی وەڵام من 23 ساڵە وتێتی من 28 ساڵە دکتۆرا لە گیرفانمایە ئەنی مەبەستی ئەوەیە کوباسی ئەم کۆمەڵگەیە پێشکەوتنە هاوسێ حاڵی هاوسێ نەپرسێ عەیبە ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئیمانی نییە کەسێ خۆی تێر بێ و دراوسێکەی برسی بێ بۆ کوێ باری کرد تاکەی ئەم شارە بێ سەخاوت وا دیارە سلێمانی سەردەمێ بووە زۆر سەخاوت من بۆ بۆی جەنابەت فەرمووت کە کاروان سەرا و ئوتێل نەبووە خەڵک نانی داوە بە دراوسێکەی خەڵک چاکە کار بوو لەگەڵ حتا جوولەکە و گاورەکانی سلێمانیشان ئەم شارە لەسەر بناغەی پیاوەتی بنیادنرا حەیفە ئەمڕۆ بەدەست ئێوە وا تووشی خەرابەت بێ گونجێ ئەم ئێوەیە کۆمەڵێ بەرپرسی نامەسئول و نادڵسۆز بێ کە تووشی خەرابەت و خراپی و شیرازە پسان بووە من پێم خۆشیانی زیاتمان سلێمانی کاتی خۆی شوێنی پێچاک بووە چۆن دروست کرا سلێمانی ئەوەی کە دروستی کرد بڕابکانی پێ چاک بوو هەمووی هەنی تیانە بە خراپ هەمووی سەخی پیاوی چاک بەدین خواپەرست زانا ئەو کاتەوا بۆ کاتە چەنگەڵێکی بسلمانی چوارباخ و سەرشەقام و جوولەکان و مەڵخەنی و کانێسکان ئەم چەنگەڵەکە بکاتی خۆی سلێمانی ئەمان هەموو یەکتیان نەناسی هەمووی هاوخەمی یەک بوون هاودەردی یەک بوون کێشەی بووە هەمووی حەلیان کردووە کێشەی نەبووە چونکە هەمووی پیاوی چاک بووە ئەو کاتە هەمووی ئینسانی چاک بووە ئەهلی مەزگەوت بوون ئەهلی سڵح بوون حتا لەگەڵ جوولەکانە هاتووی یەکتیان کردووە ئەمان جەرگ ئەمان چوون بۆ ئەوێ ئەمان حکمە لە ئەمان مەسەلەی ئێستا بۆ شوێن نەماوە ئێستا ئەوەی کە لە شارەکە خراپەی ئەکات خەڵکی شارەکەش نییە خەڵکی شوێنی کێ هاتووە
ناقل شعر هر أصلا هر في شاكن شعر أصلك یەکێک لە شعرە نیشتیمانیەکانی فەتحی لاپەڕە 61 پێم خۆشە جەنابەتەوە هەم بخوێنیتەوە هەم قسە لەسەر لایەنی نیشتیمان پەروەرێتی فەتحیم بۆ بکەی. بله بله ئەی دوژمن قەت بە زۆری تۆ لەم خاکە سەفەر ناکەم فیدای ئەبم و لە دەستی پیسی تۆ حەزەر ناکەم لەڕی ئازادی شوهرەتی درێریم عالەمی گرد وەک تۆ چەپەڵ نیم ئارەزووی تەخت و تاجی سەر ناکەم من هەژارێکم ڕزگاری کوردستان هیوام و بەس لەسەر ڕەنجی کەس وەک بەری شاهی لەبەر ناکەم وەک سەربەستی خۆم سەربەستی هەموو گەلێکم ئەوێ بە هیوای ماڵی کەس نیم قەت خۆم تووشی خەتەر ناکەم لەسەر خاک و ئاوێکی پاک پەروەردە و گۆش کراوم ئەبێ لە ڕێیدا بمرم پاکیم پیس و کەدەر ناکەم چونکە گیان فیدام نابەزم هەرگیز پشت لە شەڕ ناکەم. دوژمن تۆقیوە لێم گەرێ سەختم وەک جیاکانم کاتی هەڵمەد ئاخۆفی قەت ماڵ و جگەر ناکەم فەخرە لام مردن بە ئاوات ئەخوازم بۆ ئازادیم نیشتیمان داخی بێکەسیت هەرگیز لە دڵ ناکەم بۆ بەرزی ئەم خاکە ماڵ و خۆش و دڵم فیداتە فەتحی هەرگیز پشت لە چەک و قەڵەم و دەفەر ناکەم. ئەمە دەریخان بۆ فەتحی کە زۆر دڵسۆزی نیشتیمان بووە لە کۆتا دێڕیشە باسیەوە کە هەم ڕۆشنبیرێکی قەڵەم بەدەست هەمەگە پێویست بکات چەک بەدەستیشە لە کۆڕی خەباتە. من دوژمن زۆر ئەیەکە کورد نەهێڵێت منی دەرەکی و ناوەکی بە هەموو شێوەکانیەوە خەمخۆری ئەم گەلە بووە ئەو کاتە هەوڵداوەکە گوت نەهێڵرێت ئەمە هاتوو بە شێعر دەری بڕیوە کە بەرامبەر دوژمنەکەی ئەبەسێتەوە بە هەموو شێوەیەک هەم بە چەک هەم بە نووسین هەم بە فکر هەم بە پێکەوە گونجان کە هەوڵ بدات دوانەکات دوژمن ئەم کوردە بتوانێتەوە حتا گورگەکانی تورک و فارس و عەرەب لە هەرچوان لاوەکو گورگ شەو ڕۆژ پەلاماری کورد ئەدۆن و کوردستان ئەیانەوێ بکەنە پاروێک بۆ سکی برسی خۆیان بە ناوی ئاینی شەوە زۆر جار. بەڵام لێرەدا فەتحی زۆر مرۆڤ دۆست و هەڵگری پەیامێکی مرۆڤانەیە دەڵێم وەک سەربەستی خۆم سەربەستی هەموو گەلێکیشمەوێت بە هیوای ماڵی کەس نیم قەت خۆم تووشی خەتەر ناکەم. ینی من ئەڵێ من چاوم نەبڕیوەتە ئەستەمبوڵ و تاران و بەغا و دیمەشق من وەکو ئێوە گورگ نیم و هەڵپە و چاوبرسی نیم بەڵکو هەموو گەلێکی ستەمدیدەی وەکو فەلەستین و وڵاتانی تریش لای من حەز بە سەروەری و سەربەستیانەکەم وەکو ئێوە نیم چاوچنۆک و برسی و دڕەندە بم چاوم لەسەر وڵاتانی تریش بێ. بۆیە لێرەدا پەیامێکی مرۆڤ دۆستانەی هەڵگرتووە فەتحی کە ینی لەسەر خاک و ئاوێکی پاک پەروەردە و گۆش کراوم ئەبێت لە ڕێیدا بمرم پاکیم پیس و کە دەر ناکەم. ینی لێرەشدا جوان وێنایەوە کاتەکە من بە پاکی پەروەردەکراوم لەسەر خاکێکی پاک و پیس کە سایەتی خۆم پیس ناکەم و خیانەت لەم خاک و وڵاتی خۆم ناکەم. جنابی مامۆستا ئەشلێک کاتچارێک لەورێکە ئازایە بەڵێ بۆ کوشەکان ئازاشم لەورەیە کۆڵ نادەم بە شێوەیەک ئەفەرمێ لەمە چۆن ئەو شاخانە سەختن کۆڵ نادەن بەو شێوەیە ئەمێنمە بە ئەوەی کە دیفاع دەکەنی گەری خۆم بکەم هەتا سەیان خەم و شیانی بۆ دروستکەم. جنابی ڕاستە یەکێک لە شێعرەکانی زۆر جوانە کە زۆربەی زۆری شاعیرانی ئێمە زۆر پیاوی باشمان هەبووە لە ڕێگەی عیرفان و سۆفیگەرێتی و ئاینە پاک بوون بەڵام وەکوەوەی کە مەحویە فەرمێ قسە و باست لە عیرفانە کەچی دنیای مەنزورت لەم ڕێگەیە وەکو چۆن هەر لە سەردەمی سەیدنا ئەبوبەکری سیدیق ڕەزا ڕەحمەتی خوا لێ بێ 13 کەس لە نیوە دووگەی عەرەبی هەستان بە هەنگەشەی پێغەمبەرایەتیانە چونکە مەنسەب و مادە و خۆشگوزەرانی تیا بوو ئەیان ویست دەستی بخەن چونکە پێغەمبەرایەتی وەکو خۆشیە فەرمێ کە پێغەمبەران درهەم و دیناریان لێ بەجێ نامێنێ بەڵام خەڵکێکی تر ئەیویست بە درۆیەتی خەڵک بکا بە کۆیلەی خۆی و بە ناوی پێغەمبەرایەتیەوە پارە و دەستکەوت و مەنسەبی دەستکەوێت
لەم ڕێگەی عیرفان و تەسەوفەشە تا شێخێکی ڕازە دۆزیتەوە ئەگونجێ سەدی ناڕاست هەبێت ینی خەڵکێگەی شێخایەتی و تەسەوفی کردو بە بازار و بە کاسبی و بازرگان لە لاپەڕەسە و چوارە تا ڕادەی ئەگونجێ مەبەستی ئەوانە بن کە لە ڕوخسارە شتێکن و لە ناخەوە شتێکی تریانەوێ زۆر ڕووسپی هەیە دڵی دەوارە ڕووی جوانە سپی و سۆڵ و ناسکە ڕۆژ تا ئێوارە بۆ نمونە ئەگونجێ مێزەر و جلی جوان و عەمامە و بەڵام زۆر دەوار بەڵام ئەڵێ دڵی ڕەشە دڵی ڕەشە و وەکو دەواری ڕەش وایە و پڕە لە بغز و کینە و دوور لە خوایی و خەڵک خەڵەتاندن زۆر دەوار هەیە پڕ لە گوڵزارە ئەگونجێ خەڵکێکی ژەبێ سەر و سیمای زۆر ڕەشداگەڕا و یا بۆ منە کۆیلەیەکی حەبەشیە یا بۆ منە فەقیر و بەقالێکە دڵی پڕە لە خۆشەویستی خوا و پێغەمبەر جا من حەزەکەم ئەوە جەنابەتەوە بخوێنیتەوە قسە لەسەر ئەو باوە ناشرینە بکەین کە خەڵک بەڕواڵە لەگەڵ خوایە و لە ناخەوە دژی خوایە زۆر ڕووسپی هەیە دڵی دەوارە زۆر دەوارە هەیە پڕ لە گوڵزارە ئەوەی بەیانیان سەرخۆشی زیکرە کە شەوی لێهات لە کۆشی بیکرە زۆر هەیە بۆ نوێژ کردنی شۆڕە کەچی دەرونی هەلا یاڵشۆڕە زۆر هەیە بە ڕۆژ ڕووی خۆی داپۆشە کە شەوی لێهات تەواو سەرخۆشە خۆزگە پەردەی دڵ ئاشکرا ئەبوو ئەوسە ئەزانی چی بەرپا ئەبوو زۆر جوانە ئەمە خۆی گەڕانە بۆ حەقیقەت ئەو گەڕاو بە حەقیقەت گەڕاوە هەنێک من کەسی ئەبینم ئەو کەسە دیکۆری جوانە دەوری قەرماڵەغا منزەرەی جوانە معنەی پیاو باشە بگەرە بۆ دڵ ئایا دڵی چۆنە ڕاستە زۆر ئەشێ لە بازاڕ ئەیبینی سەرەکەی زەعیفە بێدەسەڵاتە ڕەنگە چڵکن پڵکن شڕور بەس دڵێکی هەیە لەگەڵ خوا معەلەقە ڕاستە زۆر کەس هەیە بەیانی بەزگەی خوا سەرخۆشە خەی زکر و لاڵان و گریانە بە شەو لە شوێنی کە ئەیبینیتەوە ئەنی دەڵێ زۆر هەیە بۆ نوێژ گردنی شۆڕە کەچی لە دەرونی هەر لای یاڵ شۆڕە لای کرد و ئافرەت دووسی وایە حتا سابری شەرێکی ئەڵێ بە ڕۆژ تەزبیح و سەجادە بە شەو سەرخۆشی سەرجادە ینی مەبەستمەیە زۆر شاعیمان هەیە خۆشیان ئەگەچی شێخ و سۆفی ڕاستەقینە بوون بەڵام زەمی ئەو خەڵکە خراپەشیان کردووە کە نابی ئەمانیان پیس کردووە بەڵێدا خۆی خۆم فەتحی لە شوێنشکە باسی شێخیەکە شێخی خراپ تۆ فەرمووت هەنا شێخەیە بۆ بەناوی تەریقەتەوە یان مەناوی ئێرشادەوە ئەگەڕن بۆ پارەپەیاکردن و بۆ مەسلحەتی خۆیان باسی ئەوەش کردووە لە مشتانە لەم شێرانی خۆیان زۆر ڕاستە یەکێکی تر لە کۆتایەکان و چوارینەکانیشی تایە یەکەم چوارینەی هیچم نەماوە غەیری فکری هیچ پێم خۆشەوە چکە لەوەچە کاتی بەرنامەکەشم ئەوەندەی نەما بێ بەڵێ تەمەر فەتحی زۆری هەیە چوارینە ڕاستەوە زۆری هەیە هەنێکی تاسەماوە و هەنێکی ساخنە بۆتەوە یەکی لەوە فەرمێت هیچم نەماوە غەیری فکری هیچ ئەبێ چی بێ هیچ کە هیچ نەمبێ هیچ ئێستا کە هیچم دیار نییە هیچم نەکوێ بوو کە دەرچوون لە هیچ کە جوانە ئەمە ئەو پڕی وردبینی تیا وردبین تەشبیه هەشت هیچی تیا گونجێ هەمووشی واتای جیاواز بێ مەجموعەیە بەلاغەی گەورەی تیا لەم چوارینەیە مەجموعەی تایە کەسێ زۆر شارەزانە لە بەلاغەتی عەرەبیش ئەبێ بۆ نایە بمشیوەیە بەڵێ ئەمە مەبەستی چییە هیچم نەماوە غەیری فکری هیچ ئەبێ چی بێ هیچ کە هیچ نەمبێ هیچ ئەمە تەبەنەوە دوو ئەمە لێرە سێ ئەمە پێنج ئەوە حەوت هیچ ئەوە هەشت نۆ هیچی بەکارێنەوە لە دوو نیوە ینی لە چوار نیوە دێڕە هیچم نەماوە غەیر فکری هیچ چییە هیچ ئەو شتێکە بوونی نییە ئەگەڵی هیچە هیچم نییە هیچ خەیاڵی شتێکی هیچم بەکە ئەو کە تۆ بەسابیە بخاتە لە دنیا بۆ دنیا بۆش هەموو هیچ ئەوانە ئەوانە بە نەبووندا ئەندێت جا خۆشم لە هیچ بوو ئەوی کە لێی بووم ئەوش ئەوک من وایە تێگەی ئەوش من وایە ئێستاش کە هەم هیچم نییە هەکو خۆمام لەکوێوە بووم چۆن بووم بەس خوا ئەزانێمە معنی چۆنە ئەمر کولو لله ئەمە شتەکان بەخوا گەڕێتەوە تۆ چی هەوڵ بیت هەموو لای خۆت بەخوا بێتەوە لای خوا ئەم جۆشتانە دێت دروست بوون
بوون نەبوون خۆشی ناخۆشی هەچی کە لە ئینسان ڕوادات هەمووی دایخواوەیە تۆ چیت توی شتێک نییە تۆ چی بۆگرێت چەندێک گەورە بیت چەند خاوەن دەسەڵات بیت چەندێک دەسەڵاتە هەبێت بەلاسەیە خوای گەورە خەوت دەکاتەوە ڕاستە تۆ شتێک لە باران نییە بەسەوەیە بەڵێ خوا بگەڕیتەوە زۆر تۆ بۆ شتی هیچی کە خوا بناسیت کە خۆ ناسی چیت واتە فەلسەفەیەکی زۆر قوڵە زۆر قوڵە زۆر ئەمە ئێستا کە هیچم دیار نییە هیچم لەکوێ بوو کە دەرچوون لە هیچ بەڵێ ئەنی ئینسان کە وەکوڵە دنیای بەجێ هێزی تر هیچی لەکوێ ینی حتا پێغەمەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر دنیا هێندەی باڵی مێشولەیە قەدر و قیمەتی وایە خوا قوماوێکی بە کافر نادا واتە ینی ئەم دنیا و ئەم هەموو جوان و داهێنان و خۆشگوزارانی و جوانی و سەلیقەی مرۆڤە قیمەتی باڵە مێشولەیەکی هیچ نییە باڵە مێشولە چییە ئەنی پێغەمەری خوا بیستێتی وێنایەکی زۆر زۆر قێزەون و بچووکی دنیا بکە لە هەر لە چوارینانە دوانی کەی هەیە باسی واکە کابراکە ئەعلام بە خۆیەکان هەنی خۆی بەخەبرە داعانێت بۆی کە دەنگ زۆر بێنە بۆ نمونە چی هەڵێت دەهۆ دەنگی دێ لەبەر بۆشیە بەڵێ هەرچی بۆش نەبێ دەنگی بۆ چییە و هەمەزان چی هەوارەکات هەوای سەر خۆشیە تۆ ئەگەر خەک بۆ ناسێت بزان بە ئیچ نەشیت ئەزان بە ئیچ نەشیت ئەمە زۆر جوان مەبسە دەرخۆمانەزانی وانە کابراکە ئەیان بە خۆیەکات هەر بڵاوکاتەوە خۆی هیچە بۆیە دەنگی دروستەکات لە پیاوێک چوک مەسا بڵین ئەو پیاوانێک کە ناویان هەبووە وەکو ئەو زاناگە و پیشنای کە لە ملا ڕۆشتون خۆ ڕاگەیاندن و تەکنۆلۆژیاژنەوە بەڵام ناویان چوو کەشتیان هەبووە ناویشیانە بە درەوشایی ماوەتەوە ئەسا پیاوان خۆشتان تەرشەکەن نەدەگین پێیان بەبێ ئیدعاش لەبەر ئەوە ئەمشان زۆر جوانەمانە ئەوە دەرخات پیا پێست ناکە ئیدعاش بۆ خۆی بکات پێست ناکە بانواز بۆ خۆت بکەی قوربان جەنابی مامۆستا من زۆر سوپاس دەکەم ئومێدیەوەی توانی بێتمان تیشکێکی کەم بخینە سەر مەبەست و ناوەڕۆکی بەشە لە شارەکانی فەتحی و ئەم بەرنامەیەش دەواازەیە بێ بۆ زیاتر ناسینی دنیا جوانەکەی فەتحی و خەڵکێک و بینەریش بزانێت کە ئێمە لەم مەیدانەدا خاوەنی کۆمەڵێ شاعری بەرز و بەپێز و ناودار و چاک بووین و شعرەکانیشیان بە زویندوی دەمێننەوە و کورد دەبێ شانازیان پێوە بکە منیش زۆر زۆر سپاس ئێواکەمی شڵا سەرکەوتو بن بەڕاستی لەژێر هەڵگرتنی بارێکی گرانان بەڵام پیرۆز و بەخێر و بەرەکەتە ئینشاءالله زۆر سپاس هەم بۆ دەرخستنی دینداری کورد هەم بۆ دەرخستنی ئەدەبی کورد شڵا سەرکەوتو بوون و زۆر زۆر سپاس بەڵێ بینێرانی عزیز و خۆشەویست لەگەڵ زۆر بەڕێز جەنابی مامۆستامە لە عەبدولسەمەد شێخ فاتح شێخ فەتح دۆڵانی کوڕی فەتحی شاعیر کۆتاییمان بە مەڵقەی بەرنامەکەشمانێنە بە ئومێدیەوەی کە جێی ڕەزامەندی خوای گەورە پاشان ڕەزامەندی و چێژیەوەی عزیز و خۆشەویست بووبێ تا بە یەگەشتنەوەی تر لاڵقەیەکی تری بەرنامەکەتان بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم خواتان دەگەم